دووبارە سڵاوتەنە بیازن لەگەڵەوەی هەندێک لە هاوڵاتیانی هەندێک لە گەڕک و ناوچەکانی هەرێمی کوردستان گلەی و گازندەیان لەوە هەیە کە تا ئێستا پرۆژەی ئاو و کارەبایان بۆ جێبەجێ نەکراوە واتە گلەیەکەیان لە حکوومەتی هەرێمی کوردستانە. بەڵام بۆ جارێکیش بێ باس لەوە بکەین کە هەندێک لە هاوڵاتیان ئەوانیش کەم تەرخەمن لە بەرامبەر بەکارهێنانی ئاو و کارەبادا یان بە فیڕۆدانی ئاو و کارەبا. بەڵێ تەوری ئەمجاری بەرنامەی مایکی خەڵک تایبەتە بە ئاو و کارەبا چۆن ڕێگری بکەین لە بەفرێوەدانی یاخود چۆن ڕێگری بکەین لەوەی ئێمە چۆن بەکاری بهێنین بتوانین کەم تەرخەم نەبین لە بەرامبەر بەکارهێنانی ئاو و کارەبا. ناوبڕێکی کورت و پەیوەندەکانتان وەردەگرین. دووبارە سڵاوتەنە بیازن بەرنامەکەی خۆتان بەردەوامە لەگەڵتان بڵێ تەوری ئەمجاری بەرنامەی مایکی خەڵک تایبەتە بە ئاو و کارەبا چۆن ڕێگری بکەین لە بەفیڕۆدانی. بەڵێ یەکەم دوو پەیوەندی ڕەوەند لە سلێمانی هەروەها دەشتی لە هەولێر سڵاوتانە بێ فەرموو کاک ڕەوەند. زۆر سپاس دەکەم. زۆر سپاس دەکەم. بەڕێزی کاکی گیان لەسەر تەورەکەی بەڕێزت بەڕاستی تەورێکی جوانە لە جێگای خۆیەتی کە قسەی زۆر شەڵەگرێت. یەکەم شت من خەتا بۆ خۆمانە گێڕمەوانێ بۆ هاوڵاتیان لەبەرەوە بەڕاستی ئاو نەعمەتێکی خوایە ئللا ئێمە ڕێزی لێ ناگیرێت. سارە لە بەردرگای بەردرێت ئاو ڕەشێ بەردرگای پێکی کە ئاو زۆر بێ ئێمە بە فیڕۆی ئەین کارەبا زۆر بێ ئێمە بە فیڕۆی ئەین. بەڵام لە هەمان کاتیشە جیاوازیەکی زۆر لە هەرێمی کوردستانە ئەکرێت. وەکو چیە جیاوازیە بۆی ڕوونتر بێتەوە؟ جیاوازیە کاکەی جان ئەو گەڕەکەی بەرپرسێکی تیابێت لە ئاوە مەخدوور نییە لە کارەبایە مەخدوور نییە لە هەموو خزمەت گوتارەکانە خزمەت ئەکرێت. بەڵام گەڕەکە فەقیرەکان ئەو گەڕەکانی کە دوورە دەستن لە ئاوا جاری وایە دوو ڕۆ جارێک ئاویانێت سێ ڕۆ جارێ ئاویانێت. بۆیە من لێرەدا خەتا بۆ هەردوو لاگەرمە هەم کۆمەلگا هەم دەسەڵاتیش لەبەرەوە لە ناوی لە نێوانی یەکترا هیچ سازی شێکمانیە پێکەوە ناساتین. بڵێ کەواتە با گوێمان لە تێبینی دەشتی بە لە هەولێر فەرموو کاک دەشتی. ئەو کاتت باش کاک. زۆر سپاس هەموو کاتێکت. دیارە یەکێک لە شتەکانی ئەوەیە کە میلەتی کورد من دەڵێم بەداخەوە ئاستی ڕۆشنبیری زۆربەی کاکەکە نەگەیشتۆتە ئەوەی کە پاراستنی ئاو یاخود بەفیڕۆنەدانی کارەبا واجب بەکەفا و یەکێکە لە فەرزەکانی ئیمان. دیارە لە ئیسلامدا ئەگەر هەر مرۆڤێک لە کاتی هەڵگرتنی دەستنوێژ لە سێ جار ئاو زیاتر بەگەمچای دەبکە ئاینی پیرۆز ئیسلام دەڵێ ئەگەر لەسەر زەریا بوو یاخود لەسەر دەریا بوو ئەوە زێدە مەسروفی ئەوە گونابارە بێ. بۆ ئێمە ئەگە سیرکەین زۆربەی ماڵەکان دەبینین ئاوێکی زۆر بە فیڕۆ دەدەن کەسی دراوسەکان ئاو نییە بەکاری بێنێ ئاویان نایە. دیارە ئەمەش دەبێتە بەربەستەکە بۆ ئەوەی کە ئاو بگات بە هەموو ماڵێک کە من زۆرم بەکارهێنات بەردەوام زەخەکەم پێ بوو بەردەوام بەلوواکەم کرابەوە شێرۆکەکە کرابەوە زیرانەکەم دراوسەکەم ناتوانێت وەکو پێسوود لە گرنگی ئاو وەربگرێ یاخود بەم هاوینە دیسان زیاد لە زستان تۆ دەتوانی ئاو پێویستەوە دیسان کارەبات پێویستە. بۆیە گرتنەوەی ئەم زێدە مەسروفیە ئەم زێدە ئیسرافیە دیسان یەکەکە لە فەرزەکانی ئاینوە دیسان یەکەکە لە ئەخلاق و سەقافیەکانی هەرتاکێک بۆ بەکارهێنانی. بەڵێ سپاس بۆ ڕەوەند لە سلێمانی هەروەها دەشتی لە هەولێر سپاس بۆ پەیوەندیەکاندا. بەڵێ دەچینە لای سەربەست لە سلێمانی هەروەها سەیدا یوسف لە زەخۆ. سڵاوتان لێ بێ سەیدا یوسف کەرەم کە. عەلەیکوم ئەسەلام سپاس دەکەم. بله جالس وباسكتن بهراوة بت دست ماشين وبت بني سبارت بابت از كمان ناسي حكومات جدة وكمان ناسي قالي خواب خدا يعني ناسي شعبي خواب خنا جي نمونا أبا دهوكي سدا دهوكي أبا مظلة لهي ويعني وصا أبا وانت تخرج كني أو هندسة خناتنا بس لو كان مشروع كيش كمالجا خرابيني دابرات تليفونية أو بشوية تقريبا 6 كيلومتر تها أو بشوية بلا تحويل كنا بود هو كحمية يعني بيجم هكذا أو بدأ خدا وانا بر وصلنا بحطة خارج كنا تبو كهرباء جي نو كاجك السيفيدار مش حكومته السيفيدار مش حكومته بلا هذا وذيك كهرباء تخصيص بكن سر خالكي نا عندك مالا بينش سبليت تدنا وعندك مالا جك
مو بعمل دقاتي ده يعني شنابت هذا بوكي بنا حسيت كني بلا ما كان كبون ولا بلا كباز امبيريت في دتي امبيريت في دتي بلا دوك شويه عادلانه كهرباء بدا دابش كني دقاتي كني الفان عمودات كهرباء نيتا كني دقاتي كني وزاره الكهرباء حكومه هرمي نيتا كني وكو الشعب في حركات وجا طيب انه كهابينا بلا حركات من بومزاتنا ابي حركات بنا مثلا اباوان بيت هما بعد نجدر وسيارة بشنو وآبي هما بعد شكون نو كان الحمد لله بشكل ذهب جيبي ونو كان عندك منطقة كذاك على عراقي خواب خط الدنيا كنا جيبوا آبي أمكن يجيش تركات حتى بس روبار ديجلا فرات بشكل عراقي بعد أوجد بيجن اللي من نقطة ما حطام آبي دنا يعني بوش هم دوا خواكن حتى تركي وخبي تري أم خبي نوير رئيسي حتى ترك أم تأخذ اشتراكات ما خو آبا أم خو منطقة كويكيد بيجن جابعين منطقة تير آبا جبوتش بلان كم خو بەڵێ سەیدا یوسف بەڵێ دەچینە لای کاکسەر بەست لە سلێمانی فەرموو کاکسەر بەست هم كاتب باش كشون هەموو کاتێکت شاوكي ولا بنسر طورة كتو كاتب شوان بو خويا نعلم بس لا صح اشتاي خلقك هيجي هديت يعني لا أو لكهرباء حميز زي مصرفية كات أجر أو كش برنايته قصبة ميراوة كالن يان بداري أولن يان بكهرباء لين ألن أول ببرنايته ولا حالي حاسي أو هاتته ولا جرك يوم خوز جاي خوا كاميرا كده أنا عاوز أديك أو جرك أنا كده لا تشي جرك يا سليماني كاكسر بس بوي لاني بيونديدات رون بيتو أنج جوان ليبه والله لا مزقت الرحمن كان يكردي في ورا سيرك سون دقيق صوت نورات زاد كل علي سقف عويات بله او خلق يا باش وجداني يا بقى هو ما فهمي كان لا خو ولا بانا لا خلق ولا اخوي لو انا وين بيه خومي كان اجا خوم وجدان من والله بله خطاي حكمتي خطاي توتي خطاي منتي والله ما هي ورا بيتك ساعه غلوبي دروي تدرغاو دارو بردي شكات بله خرصو كهرباء بوتي اگر پێویست نەبێت ئەو زیان مەصرفانە بگەڕێتەوە بۆ خەڵکی کە ئیسفادەی لێەکە. بەڵێ کەواتە سپاس بۆ سەربەست لە سلێمانی یوسف لە زاخۆ سپاس بۆ پەیوەندیەکانتان بەڵێ دوو پەیوەندیمان لەگەڵدا لە شاری سلێمانیەوە غەریب و ئەروەها کاکێمن لە سلێمانی سڵاتە لێ بفەرموو کاک غەریب. بەڵێ کاک غەریب گوێمان لێتە فەرموو. کاک غەریب کاکێمن ئەگەر هەر کەسێک دانگی تەلەڤیزیۆنەکە کەسکەن بۆی باشتر گوێمان لە یەکتری بێ. ام كاتب باش يا باش بلا برازو هەموو کاتێک سپاسەکەم. والله برازو من بوكو بنصت كهرباء هيش عدالة اجتيانا بهم لا عين نصت كهرباء بله لا عايشة اما لو كان سيغا دانشون يعني بلند سير شو عجارة شو دقا ما بدتو خلا زين كل انا كان يزوري خوله تبوت والسياعي خلقنا نهار بدرجه بشو سيرو جارك او تنهي كاك غريب والله بلا برازو بله شو دقا عيب بجنا قفيت اجي سبانا قبل بريكا بنصت كهرباء دراسة كيف نسمان ده زي بعضه معنا من بيصير فاهم برضه دراسة قبل ما تقضي بعضه يعني كذا نازل يعني على الاجتيان يعني بخوم بخودي خوم كريتشيم بله يعني عدالتي يعني بلا معنى كاكا ولا لك قاعد سين بارا بس ما جيشك ستيو بتويشك 10000 بتويشك 3000 بتويشك تيش زي السنه كواتا كا غريبين بوي لتوركيا بس لو تورك بكين اما زور جار بس لو دكين ك او خوتلي لهندي غرق لزوربي غرق كاني همو بارزغا كان هريمي كردستان ام كمي او هي بيتوا اگر هاتو هاولاتياني تر غرق كاني تر بشويكي باش او كهرباء خود باسكي او بشويكي باش بكاري بين او كاتا بو ايو باش دابين ناكريت كاغري بيجيش لبرسياركم بەڵێ دەچینە لای هێمن لە سلێمانی فەرموو کاک هێمن. زۆر سپاس یاوەرت باش. زۆر سپاس دەکەم. بەڵێ. بالواقع من يعني مالي باكم للرجالات اللي هم كوري كوني سليماني قرقي كونش. بەڵێ. بالواقع شيء سيشو هذا جاي أو شو مالي باكم بوم يعني أو كابانا زعما ميلا خوي شو خبر يبيتو هذا شو هذي بعني أو كده سفر دوازدي كده دقيقة أو خلقنا ملا خو كده سفر ساعة سيري كده يعني ساعة شو هذا كده يعني خوش نادا شو هذا أما بس لي أو يعني لشونه زور آوه لشونه كما آوه بالواقع حموها يعني برو لقرقي رجالات بسياد ببزانه حموي وانا حموي بآو بتنكر آو كريت بتنكر آو كريت جا آو بيش فاعتن يتوا اگر يعني كبشت حاوين حموي مالورانه بي جاي وانا 5 روز 6 روز جاري آو يتوا كلا حاوينا
بەڵێ کاکی من وەک خۆت باسێکی ئەمە بووە بە دیاردەیەک وەکو خەفەریاتە هەر ماڵێک و شەوێکە بێ کەسێک دابنێ بۆ بەڵام پێت وانییە ئێمە زۆر جاگلەیمان هەیە لەوەی پرۆژەی ئاو بە شێوکی باش جێبەجێ نەکراوە بەڵام لە بەرامبەردا هاوڵاتیان خۆیان ئایا ڕێزیان لەوە گرتووە کە ئەگەر هاتوو بۆ ئاویان بۆ دابین بکرێ مەبەستم گەڕەکەەکانی ترە دیارە گەڕەکەکی ئێوە کێشەی هەیە گەڕەکەەکانی ترەگەر هاتوو ئاویان بۆ دابین بکرێ ئەگەر هاتوو ئەوان بە شێوەیەکی باش بەکاری بهێنن ئەو کاتە بۆ ئێوە باشتر نابێ بەتابێتەوە حکوومەتە دڵسۆزی میلەتەکەی نییە کە حکوومەتێکی دڵسۆزی میلەتەکەی لەبێ میلەتێ چۆن دڵسۆزی حکوومەتەکەی بێ یعنی ئێمە هەمایەکە دڵسۆزی ماڵەکەی خۆمان نەبین یعنی ماڵەکەش نامێنێ بەدەستمانەوە نادا بڕواکە خوا ئاگدارە ماڵی دراسێمان هەیە چون جەڕست نییە کجات ناو سۆندەکەەوە تەمان کە ئاوگەیەتەوە ئەیا لەواری جەڕستەکە شۆتەکە جەڕستەکە لێ عادگە وەرە بم ماڵەکە کاملی تەفسیر بێنە بزاوایانە ئەمە حرەسیاتە ئەمە خەفەریاتە نەک ئاو ئەنجا مەسەلەی کارەبا وڵای من ڕاستی بڵم یعنی ئەوە ڕاستی لە نەگەوی لە تەلەڤیزیۆنێکا قساکەم لەگەڵ جەناب تا بڵێم واوە ئەملالا وڵای بە عارەزی دڵی خۆم ئەوەی پێ بڵێ کارەبا ئیشی بێکە مەزانی بۆ بڕواکە مانگێ زۆر دەستم گیر بە کارەبا مایەکان 45,000 بۆ هاتەوە مایە دوایەوە دەستم زۆرگی بە کارەبا بڕواکە چمە لەو شوورە گۆپەکەمە کوژاندەوە کەچی کە هاتەوە بڵێن 3 مانگ جارێ کارەبا هاتەوە کە هاتەوە ئەم جارە 100,000 هاتە دەوتم سوێن بەخوا ئەم جارە بێ حەچیشتە ئیشی دە بکەم بەڵێ کەواتە سپاس بۆ پەیوەندیەکانتان غەریب و هێمن لە سلێمانی سپاس بۆ پەیوەندیەکانتان بەڵێ دەچینە لای باقی لە سلێمانی هەروەها جەلیل لە سلێمانی سڵاوتان لێ بێ فەرموو کاک باقی هەموو کاتێکت سپاس دەکەم زۆر سپاس تەورێکی زۆر جوانە من نەمێ لەوە بۆ دەست پێ بکەم بەڕاستی حکوومەت هێرێمی کوردستان ئیشی زۆر باشی کردووە بە حەقت بڕین بەڵام مەجموعەیەشت پێڵم کەم تەرخەمی لە فەرمانبەرەکانە هەیە ئێستا من نمونەیەکی پێڵم لە گەڕەکی 214 کۆڵانی 20 گەڕەکی شەهیدانی ئازادی یعنی من ئیتیصالم بە کاک فەرادەوە کرد بە کاک سەرباز جێگیری بەڕێوەبەراتی ئاو بە کاک ڕزگار کە مەسوولی سکانەیە کاک لەتیف مەسوولی بنکەکەیە یعنی زەلام نەماوە پێینەڵە ئەی کاکەی جان گەڕەکی ئێمە 4 ڕۆژجارێ سەعاتێک ئاومان بۆیە پێش ڕۆژجارێک لە ناو جەرگەی شاری سلێمانیان گەڕەکی 214 کۆڵانی 20 ئەڵێ بە قرگەوە ئەبەسێتەوە تا ئەسێمە ئەومن لە کاتێکە لە گەڕەکانی خوار ئێمەوانێ ئەم دیوتر دارۆغا شەیدانی ئازادی بەڕاستی من متأسف يعني زۆرم پێ ناخۆشە بەسەر هێگانە ئاوێتە خوارەوانێ بەڕاستی من لیژنەیەکی تەلاعوب دروستەکەم بەڕاستی هەز ماڵێک کات ئەوروپا بۆچی ئەو نەباشن دەست بە ئەو کارەواکن ئەزان چۆن بەکارن مەسەلە غەرامەکەیە تۆ لێرەیە چی بکەیت ئەگەر بە ڕۆژ کە گەڕایی کە ئاو هاتەوانێ زانیت بەسەرێکانە ئاوێتە خوارەوە غەرامێکی زۆر کە 400,000 کارەتی فێر نابێت تەوافەدانێ یان خەڵگەیە بە ڕۆژ گڵۆبدا ئاگرسێنێ بەڕاستی ئەمە جەریمەیە غەرامەکی 200,000 بۆ کە 300,000 دووبارەیە کاتەوانێ لیژنەی تەلاعوب بگەڕێ مەسەلە لە ئەوروپا نیزامێکی جوانانێ مەسەلەی غەرامەکردنە کارە بە ڕۆژ گڵۆب بدا ئاگرسێنێ یان ئەو بەرئەیاتەوە تەوافەی نییە معقولە من پێ ڕۆژارە سەعاتی ئەومێ لە گەڕەکانی گەیە ئەو بەسەریکانە بژەکە خۆم ئاگادارم لەوە هەتا من مەسەلەی جەماعەتی زیادەڕەوی ئاژەناتم کاری کاکەمالە جاری وا تەلەفۆنمان بۆ کرێ بەڕاستی بنەو ئەجواب بیاوە تۆ جاری وتمە پێی ناڵم بەڕاستی ئەبێت تەوافە دابنێم ئەوە بەفگەڕنەشە لە گەڕەکێک ئەو هەبێت و لە گەڕەی کە يعني زيتي شاي مقطري او معقوله شوار رجالي بين رجال ساعات بلا كاك باقي باقي ما تبيني كاك جليل بلا سليماني فرمو كاك جليل صلاو ليبه ام كاتو اصلا جماعه مو كاتك بيشكي دس خوشبري ليكم زو سپاس دكم بو مساله اوكا بله زوريني اگرتو بلا حكومته تيجي خم شخصي خم وقد يجوغا ذكر تليفونم كردو بو يعني علم ورن كاكا لقريكي ايما لوري اشون تيجي كاتك لقريكي خباته او يتوا براقة ناعته بيه لفلها جادة كان خلصت بله لوري اشون بوكر قريكي خبات بله تنجا تلفون بوكر دون ناعتون او قدي جوغا خوي تنجا من تلفون بوكر دون علم كاكا ورن كاتك ايو او حالا كان ورن سريكي او رقو بانا بكان دوم ميرا وقال لساعات كواتا كاك جليل لقريكي خبات لشاري سليماني بتو دليت او بفيرو دادري لوي زوريش بله زوريش دوم ليكي شو ميرا وقال او حالا كحد حوتي باني ام او ارواد لحمو مالك لحمو مالك اگر بين سيري كان لسربانا كان او اويت اخوار وبوتشي ليكي شو او هالك بله انجا خالي سيم خوي حكومه برياريه كساعات بو خلق دانه بو داينانيت بس ساعات بو خلق دانيت وكهرباكا بفاريكي زور بيتو تمزانو خلق بفيرويات واه بله دوم يشبو كهرباكا قسم لقل قصي او برادر زور سرف كيت باروكم تربويتو تاكم سرف كيت بله سپاس بو نفس بليتم هي نهيشتكم هي زۆر سپاس بۆ باقی و جەلیل لە سلێمانی بەڵێ دەچینە لای بەهار لە سۆران هەروەها پشتیوان لە سلێمانی سڵاوتان لێ بێ فەرموو بەهار خان بله ئێوارەتە باش بیت بەڕێ زۆر سپاس دەکەم لە تێ باشتر
باشتر بیشتر. گەلێک سپاس. بله ممتاز رئیس اس تخذي راست حكومة هرم كردستان بروجة أبو كهرباء زوري برشام قرتي زور جاس تناصري كردستان بس از بيجمع حالاتي تجاه الفر كهرباء دائرة آوه قايد كراي خطاب لوان دانا نه خطاب لحكومة هرم داره زور جارای هاي دانا بو نمونه دیبیزن ساعت دی بیانی آب بیده بردن دی کارمند ناچن آب بینه بردن کارمند دی چی ساعتی که دوی پاس نور آبی برده آیا بو چه کارمند هم کردم خمل لبردن آبی چه بو حولاتی زور حصل کسب آب نازیدن دوا کاریک منال حکومت های چگو بلا بزنه دایره کهربی آوه از نا بزن حکومت هرمی چنه کریه راست است تا هستی ابو کردستان ما یا کری چگو کردستان نه دا باش بو نهاتا کرن کردستان راسل هر جیتی بیتن خراب کر بولرانی ما بحث هاتی تا خراب کردن زور حکومت هرما کردستان شی بو کردستان کری دست خوشی بو حکومت بس کارمند بیت کهربی آوه بو نمونه دی بزن كهرباء بوشي دهيدا زيدا كنن كهرباء بلا ساعات بدانان هندك مالت هاي دتن 100 امبير كهرباء كيسن هندك مالت هاي 10 امبير هاي بارس حرق ويغليت داور گرتنه ادا زور نخوش بو حالاتي ابو همه مالكت كرد هر جدي دانشتي چاد جدي كرد دانشتي راسي روان استعمال كهرباء زورا جو يات دمزراندن بله با گومالتي بيني كاكشتيوان بسليماني سلاوي بكاكشتيوان ديار او دو سامنه گشتي زوربي بشداروان دلين هاوڵاتیان کەمتر خەمن و هۆکارەکەی ئەوانن کە بە شێوەیەکی باش بەکاری نەهێنەوە دەڵێن ئەوان بەفیڕۆی دەدەن تا چەند هاوڕای لەگەڵ ئەو بەڕێزانە کاکە من هاوڕێم لەگەڵ ئەو بەڕێزانە تەوانە ئەویش گڕتووە بۆ هۆیەک ئەویش هۆی نەبوون تەبعی نیشتیمانی نەبوونی خۆشەویستی نیشتیمانەکەمان توانە نیشتیمانە نەی یەکێتیە نەی پارتیە بەتەنیاوە نە حیزب و لایەنە نیشتیمانەی هەموومانە ئەبێ هەموومان بەڵێ توێرە بۆ بەڕێنە بکەم بەڵێ بەڵێ کاکشتیوان اما في سياسات لسنا مقصد بين روشنبير ورخاء مدني وحزب سياسي ودزقاء عيني نحن تيويدا لتوعي إلا تاقست على بيت بەڵێ پێت وایە تا ئێستا هەنگاوێکی باش نراوە بۆ هۆشیاریکردنی هاوڵاتیان لەوەی کە چۆن ئاو کارەبا بەکاربێنن نخير والله شش اما لا شغلي كسك هستي نتويتي بزكاه شش عاملي هي لو انا مكتبه سبلي سيستمي خويندنا لو انا بەڵێ کاکشتیوان شش عاملي وكو الاخوان اثر الاخوان نبيني تكون هيك نكهر بكاريناني او كهرباء بزياد بانكو بكاريناني سياره بنزين في زور بكاريات بدي في وزني امانه سبوتي بەڵێ بوو بە دیارە دەنگی کاکشتیوان بە باشی پێمان ناگات بەڵێ سپاس بۆ بەهار لە سلێمانی لە سۆران هەروەها پشتیوان لە سلێمانی سپاس بۆ پەیوەندەکان دەدەچنە لای هیوا لە سلێمانی هەروەها سەلام لە سلێمانی سڵاوتان لێبێ فەرموو کاک هیوا زۆر سپاس دەکەم فەرموو سپاس کاکە خۆی مشکلەیەکە بەڕاستی پاری ئاو زۆر هەرزانە من شخصی خۆم مەسەڵەن سێگە بە 6 مانگ جارێ دوو دەرچۆخە جام بوویێتەوە تۆ 6 مانگ ئەو پارەکەمە ڕاستیکە خۆکردن پارەکەیان مەڕاستی زۆر بەینەکە سەیرۆیە لەگەڵ پاری کارەبا زۆر گرانە ئەگەر بێت ئەو ئاوت بکرێ بە عەداد هەڵەکە دەستی پێوادە من ئەزار ماڵ هەیە کاوەکەی تەواو بێ خاتە سەر بیرەکەی یا خاتە سەر مەجارەکەی بۆ پشتی پێوە نێشاوە ئیش بەڵام تۆسێکی کارەبای مۆلیدی هەیە ئەمپێرێکی هەیە مەحاوەلاکە گڵۆب بکەم کاتەوە بۆی کارەباکەی نەکوژێتەوە ئەگەر بێت و ئاوەکەش بکرێ بە عەداد یان ئاوەکەی پارێکی وا بێت کە ببنجێ لەگەڵ واقعی ئێستاە خەڵکە دەستی پێواگرێ و بەم شێوە بەفیڕۆ نایرێ بەڵێ سپاس دەچنە لای کاک سەلام لە سلێمانی فەرموو کاک سەلام ببوورە کاک سەلام قسەی کەواتە تۆ کاک هیوا فەرموو کاک هیوا زۆر سپاس گەڕێکی مەریکە گەڕێکێکی ئێمە لەسەر تا خوارەوانێت هەموو مانگ ئەتوانم بڵێم کە مەحاویلەکەمان بەحسە بە تەقێت جامعەت چاشەکاتەوە هەموو ئەگەر ئەمە لۆدێکی زۆری لەسەر بەستەنیا ئەم گەڕەکەی مەتەقی 15-20 ماڵین دەبا مەحاویلێکی باشماوەدان گەوتر مامودانن نەکە مدەقەیەک هەموو سەریمانی هەموو ڕۆژدارێک ئەم مەحاویلەوان تەقێک ئەمە یەک دووەم ئاوەکە
ولما ذو عاد جملة كاش وانجان تو آلك رئيسي معناه نا عدادي لسر نا ساعات إلى سر بيت شيش تو معناه أوبتو كان بس من ما يقول ما كله كل مرة كجات ما بشتغل بكارين عايش بفرته أما في قانوني يعني تو أبي تو كهرباء دانا وساعات لسر هما هي لسر أو ساعات تو كهرباء خود يعني أبي خو أعرف العادة لسر عادة بخو كده بني بەڵێ سپاس بۆ هیوا لە سلێمانیەوەها سلام لە سلێمانی سپاس بۆ پەیوەندیەکانتە مەڵێ دەچینە لای ڕێبینگ لە هەولێر هەروەها کاوە لە کوێ سلااوتە لێ بێ فەرموو کاک ڕێبینگ کاک ڕێبینگە گوێت لێمە ئەم کاتە باش هەموو کاتێکە زۆر سپاس دەکەم کاکە دەستخۆشی بەڕاوەتەدا لێ دەکەم زۆر سپاس دەکەم بەڕاستیدا نسبەت بە ئاو کارەبا بەڵێ وابزانم حکوومەتی هێرێم تا ئێستا تەقسیری بەو شێوەی نەبووە بەڵام تەقسیری لە ڕۆشنبیری بەکارهێنانی ئەو مۆزوعەیە ئەم دوو بابەتەیە بەڵێ یەکێک لە مەسالەکە کە هەرە گەورەیە تا مەسەلە لە گەڕەکی کە ئێمە لێی دەژین نمونەیەکی زۆر بەسیط ئەو گەڕەکە وابزانم لە بەیانی حتا ئێوارە حتا شەوانش ئاوی هەردێتم بەحەقەت کوێ ئەو گەڕەکە کاک ڕێبینگ کوێ ئەو گەڕەکە بەڵێ ئەو گەڕەکە کوێ بۆی ناوەکەی دارەتوی نوێ داتەنیشتم دارەتوی نوێ بەڵێ گەڕەکە ئاوی دێتن بەڵام مستەوای سەفی ئەو جەماوەری ئێمە لە بابەتی ئاو یعنی یەکجار زۆرە ئێستا ئەگەر چاو لێ بکەی بە مل ئاو ڕاتە خوای لەو جۆگانە ئەما بەڕاستی بە هەدەردانی سەروەتی ملەتە سەروەتی ئەو گەڵەیە دەبێت لە حدێک کەمت لێ وەربگیرێکە کە ئێمە لە داهاتوودا بتوانین لە داهاتوودا بتوانین کە ژیانی خۆمان بە ئەوە دابین بکەین لە حەقیقەتدا مستەوای ڕۆشنبیری ملەتی ئێمە لە حدێکدا ئێستا مەتەنها لەو گەڕەکەی کە من ئێستا دەژین وابزانم مالێکی لای سەرێ ئێواران 16 گڵۆپی پێ لە دەرەوە 16 گڵۆپی کارەبای پێیە حتا غەیری ئەوەی ترەژکتۆرێکیشی دروست کردووە لە جادەی داوام پرۆژکتۆرە کە ئینسان پێ دەڵێتن کاکە بۆ ئەو شێ دەڵێ کاکە پارەی خۆم دەدەم کاکە 200 پارەی خۆ دەدەیت بەڵام لێرەدا مۆزوعێکەیە 4 نەفەری تر بێ کارەبا دەبین لەو مۆزوعی ئەگەر هەر یەکێک لە ملەتی گڵۆپێک بکوژێنیتەوە لە وڵاتی ئێمەدا هەر ماڵێک گڵۆپێک بکوژێنیتەوە دەتوانین دابینی سەدان ماڵی تر بکەین ڕاستە کەواتە با گوێمان بەڵێ کاک ڕێبینگ کەواتە با گوێمان لە تێبینی کاوە بێ لە کۆیە فەرموو کاکاوە زۆر سپاس دەکەم هەموو کاتێکت باش سپاس دەکەم سلامەتی لە ڕێزێ سپاس مەسلەی خاص بەزێ بلایانەوە ئاوەوە ئاو هەیە برین نییە ئاو هەیە بەرام بێپلانیە بەڵێ بەڵێ مەبەستت چییە بێ پلانێ بۆی ڕوون بێتەوە بەڵێ بانیا حکومەت بانێ سەعات بۆ ماڵەکان دابنێ بەڵێ زۆر ئاسانە کە ئاو زیاتر دەکەم زیاتر دەکەم قەزار چ حکومەتە ئەبێ پارە زیاتر داتە وەکەی سەعاتە بشتە بوو خەچ ئاو زیاتر ناکاتە هەندێک مەڵاوی هەیە هەندێک نیتی بەڵێ هەرهەموو دەگرێتەوە سەر بێپلانی پلانێ نەدەنا ئاو بە زیادەوە هەیە بەرام بێپلانیە زۆر سپاس دەکەم زۆر سپاس بەڵێ سپاس بۆ ڕێبینگ لە هەولێرەوە کاوە لە کۆی سپاس بۆ پەیوەندەکاندا بەڵێ دەچینە لای دوو پەیوەندی تر لە شاری سلێمانی ئەحمەد و هەروەها هۆنیا لە سلێمانی سڵاوتە لێ بێ فەرموو هۆنیا خان بەڵێ هۆنیا خان گوێمان لێتە فەرموو هەموو کاتێکت زۆر سپاس دەکەم بەڵێ دیارە پەیوەندەکەی هۆنیا خان چرا دەچینە لای کاک ئەحمەد لە سلێمانی فەرموو کاک ئەحمەد هەموو کاتێکت دەخۆشە بەرنامە دەکەم زۆر سپاس دەکەم وەڵام من تەوەرەکەم لەسەر کارەبای ئەگەر بتوانم وەکو پۆلیسێک قسە بکەم ئەتوانم وەکو پۆلیسێک مەبەستە لە دەرەوەی تەوەرەکە قسەی بەڵام بە کورتی کاک ئەحمەد ئەگەر پێشنیازێک دەی فەرموو بە کورتی وەڵا عەزەکەن تەوەرێک لەسەر وەزارەتی ناوخۆدا بەزێنن بەنسبەت ئەو موچەیەمان موچەی موچەکانی هێزەکانی ناوخۆ بەڵێ ئێستا بڵێ ئەو موچەمان کە لە بەغاوە زیاد بڕگەیەکیان لادا بۆی ئەو موچە زیادە شمولی پۆلیسەکانی هەرێمی کوردستان نەکاتن بەڵێ تەنها ئەوەت هەبوویش قسەی لەسەر تەوەرەکە نییە کاک ئەحمەد وەڵی من عەزەکەم تەوەرێک لەسەر وەزارەتی ناوخۆدا بەڕاستی بەڵێ سپاس دەکەین بەڵێ دیارە پێشنیازەکەت بە هەند وەرگێ سپاس بۆ پەیوەندەکەت ئەحمەد لە سلێمانی بەڵێ دیارە پەیوەندەکەی هۆنیا خان لە سلێمانی پچڕا بەڵێ ئەزان دەتوانن لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک بە ناونیشانی facebook.com/naliatv دەتوانن ڕاوتێبینی و سەرنجەکانی خۆتان بنێرن بەڵێ لە سلێمانیەوە پەیوەندیەکمان لەگەڵ ئازاد لە سلێمانی فەرموو کاک ئازاد دەستخۆشی بەرنامەکەتان دەیەکەم زۆر سپاس سەرکەوتن بۆ جەنابتان ئەی بێژەرانی هێناتی زۆر سپاس کاک ئازاد چه عەقڵێکی زۆر ژیری بانگێش کردووە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو ئەندازیارێک لە بریتانیاوە بێ باس لە کێشەکانی ئاو بکا بۆ کورد یاخود
یەکێکان داوزارێکی کارەبا چی بێ کە لە ئەمریکاوە بێت و باسی کارەبا بکە بۆ مەسئولینی کورد لەبەرەوەی مەسئولە کوردەکان یەکێکیان کێشەی ئاو و کارەبایان نییە دڵنیا دەکەمێتە بۆ خۆیان سەریان بێشێنن بەوەی کە ئافرەتێک لە گەڕەکێک لە گەڕەکە میلیەکانی شاری سلێمانی بێ یاسپوتکەک و فەقیرە پشتێشە بووی بە تەنەکە ئاو بێنێ بۆ ناو تەنکی سەربانی خوانەنەوە کێ کێشەی ئەوەیە یەک تکام هەیە لێەوە خۆ تازە کێشەی کارەبا و ئاو بوو بە کێشەیەکی نیشتیمانی لە کوردستان ئەوانیش ئەوان خوان نیتیمان نییە بۆ نیشتمانە و داواشەکان کە ڕێپیاوان نەکرێ و ئەگەر ئاویانەیە کارەبانە چاوان دەرێتن خۆقەی چێکە مەسئولەکانە متاحن و بۆنی کەشخە لە خوانیان و سواری ساریاخ مۆدێلە بن و باگەن جێرەژدڵی پاکە یاڵایە کرد لە بەردەم و بەردەیەکی شکاوی ساڵی هەشتاکان دانش بۆ خۆی خۆسێنەکە کردەوە مەکەی کێشەی مەسئولینە تۆوەرە بەرنامە من دڵنیا دەکەمەوە چ مەسئولێک ئێستا خەریکی ئەم تەلەڤیزیۆنی NRT بێ دڵنیا دەکەمەوە کاکە خەمخۆری ئەم گەلەیە خەمخۆری ئەم نیشتمانەیە بەس زانین چه خەمخۆری ئەم نیشتمانەیە ئەوەی کە پەیوەندیەکە بە تۆەوەی کە ناخی پڕ بۆ لە جەراحەت و خەفەت یعنی یەک شتە پێ بڵێم من ئاوم لە ژنەکەی خۆم زیاتر خۆشەوێ زانین بۆ لەبەرەوەی ئەو شەوە کە ئاوێتەوە ئەتوان خۆم بشۆم تەنکی پڕەکەم لە ئاو گۆرانی گران تا فسەس لێم ئەتراوەلینیا ئەرزیان ناوە پێمەزانی ئتر شاگەشکەی من نەگرێتەوە ئەو ڕۆژان پڕ بەدڵ باوشەکەم بە ژنەکەمە ئاواتەوە چییە نەبابە وەڵڵا دەبانێت بەڵام ئەگەر نەبێت دیارە زۆر تووڕابیت و بە پێچوانەی هەموو ئەوانەی باس کردووە نییە من ئەزان بۆ تووڕەم سەعاتی شەویان چواری بەیانی کە ئاوێتەوە ئەبێت چ زەوقێکە هەبێ لە ژیان یان کارەبا فڵق هی مۆلیدە کوژاویان شڵقی کە ڕئیسی نییە ئەمە باشە من یەک پرسیار لە تۆکەم تۆ بە کورتی کاگازات باشە بە سەرچاوک و بێژەرێک کە مکافەیە پۆرەگری لەم بەرنامەیە جەنا بەدوایەوە بەرنامەیە تەواوبێ لە مدیری NRT من یەک پرسیارم لە تۆ لە مدیرە بەڕێزەکەتان بۆچی یەخە یەک مەسئول ناگرن بڵێن یەک ڕۆژوەرە لە گەڕەکە ملیەکان دانیشە کە چۆت بە مەسیدە ئاوهێنوەکە لە دەبلوسەکانیشە ئاو نییە اینجا ناحەقی ئەو گەنجەش مەکە کە بەردە پرچەیەک هەیە چاوەکە مەسئولی بەڕێز وەزیر مدیران وەرەیەکێک لەناو گەڕەکە ملیەکانە بژێ ئەو سازانەیە کە کورد بۆتە ئەفریقی نەک سیستمی ئەوروپی بەکاربێنێت بەڵێ ئازاد لە سلێمانی سپاس بۆ پەیوەندیەکە سپاس بۆ قسەکان بڵێ دەچینە لای محەممەد لە هەولێر فەرموو کاک محەممەد کاک محەممەد ئەگەر گوێت لێمانە سلام علیکم علیکم السلام فەرموو چۆنی برای بەڕێزم باشی زۆر سپاس دەکەم کاگەژیان وەڵڵاهی ئەگەرێ باسی ئاو کارەبا ئەو شانە بکەین بەڕاستی زۆر شتی تر لە پێشەوەی بەڕاستی ئەمانە هەنێشتی سادن کە بووە زۆر لە مێژ بوو ئەبووە کە بۆ کوردستانیان بکردە بەڕاستی و هەر جێی سوورمانە بەڕاستی سەر سوورمانە کە لە سەدەی لە سەد ئەم هەموو سەدەیمان بەڕێکردو بەڕاستی ئەمەنەتەوەی کوردم هەموو شەوسانەوەیمان بینیوە لەژێر دەسەڵاتی حکوومەتەکانە و ئێستا کە 2011 بەڕاستی ئەبووە کێشەی کارەبا و ئەو ئەمشانە هەر عیب و باسکرا بەڕاستی یعنی ئەگەر تۆ بڕایتە ماڵی مەسئولەکان سێرەکەی کارەبای ڕئیسی مۆیدان بۆ نەچووە چیان کردووە چون من ئێستا خۆم دراوسێکمان هەیە دراوسێکی مەسئولمان هەیە چون کاکە مولدی کامۆدانا بەڕاستی بەشی دوسێ گەڕەکە لە شوێنەکانی شتەجێ بوون بەڕاستی مانە هەمووی جی سەرسوورمانە و جی پرسیارە کاکەشان بەڵێ سپاس بۆ محەممەد لە هەولێر سپاس بۆ پەیوەندەکە بەڵێ ئەزان دیارە کەسێک لە لایەنی پەیوەندیارە پەیوەندی کردو ئامان جەلال کە لێپسراوی ڕاگەانی ئاوی سلێمانیە سڵاو لێرە کاک ئامانج کاک ئامانج دیارە تەورەکەی ئێمە سەبارەت بۆیە لە ئێستادا هاوڵاتیان ئێمە باس لەوە دەکەین کە لە سەرتاوە ئاماژەمان پێکرد زۆر لە هاوڵاتیان گلەی و گازندەیان لەوە هەیە کە پرۆژەی ئاو کارەبایان بە شێوەیەکی باش بۆیان نەگەیشتۆ بەڵام لە بەرامبەردا هەندێک لە هاوڵاتیان کەمتەرخەمن لە بەرامبەر بەکارهێنانی ئاو کارەبا ئێوە وەکو لایەنی پەیوەندیدار تا چەند توانیوتانە هۆشیاری ئەو هاوڵاتیانە بکەنەوە بۆ ئەوەی ئەو بەشەی تری هاوڵاتیان ئەوانیش بێبەش نەبن لەم پرۆژانە سەبارەت بە فیرۆدانی ئاوی خواردنەوە کە لەلایەن هەندێک هاوڵاتیەوەوانەیە بەڕاستی زۆر بە فیرۆی ئەدەن ئێمە لە ڕێی خۆمانەوانەیە لە ڕێگەی دروستکردنی تابلۆی هۆشیارکردنەوەی بە فیرۆنەدانی ئاوی خواردنەوە لە شوێنە گشتیەکاندا هەر لە ڕێگە سەرەکیەکانی کە داخلی شاری سلەیمانی ئەبیت لە ڕێی سلەیمانی عەربەت و لە ڕێی ئەزمەڕ و لە داخلی تاسوولجا بیت چەندین تابلۆی گەورەمان داناوە هەروها لەلایەن مامۆستایانی بەڕێزەوانە زۆر سپاسیانەگەین کە ئێمە کتابمان بۆ کردبوون لە ڕۆژی جمعەیە هاوکاریان کردین بە ڕێنماییکردنی هاوڵاتیان کە ئاو بە فیرۆنەدەن هەروە ئێمە لە خوێندگاکانیشە تابلۆی هۆشیارکردنەوەی تایبەت بە خوێندکارانمان کردووە کە چەندین تابلۆمان کردووە و هەروها لە مزگەوتەکانە ئەگەر جەنابتان دیاری دیقەتتان نابێ زۆربەی تابلۆی هۆشیارکردنەوەمان هەڵواسیوە بەڵام ئێمە گلەی یەکمان هەیە
هەندێک کەناڵی ڕاگەیاندن بەڕاستی هاوکاریمان ناکەن. ئێوە تا ئێستا کەناڵ ڕاگەاند مەست کەناڵەکان ئێوە شتێکتان ئامادە کردو بۆ کەناڵانە بۆی ئەوانی چەندین هەڵمەتی وەشارکردنەوەمان بڵاو کردوەوە هەر کەناڵەکەی جەنابتان من خۆم بەدەستی هێنام بۆ بەڕێستان نازانم جەنابتان بڵاوتان نەکردەوانەی تر نازانم بۆچی لەبەرەوەی شتێکی باشە ئەگەر هاوکاریمان بکەن لە ڕێی ڕۆژنامەکانەوانێ ئەگەر جەنابتان هەوڵبەن چەندین ڕێنماییمان بڵاو کردوێتەوانێ. بەڵێ کاکەمە ژیارە بەڵێ ژمارەیەک لە هاوڵاتیان پەیوەندیاکەی کیلۆوانە کاکسەلام لە سلێمانی دەڵێت ئەگەر ئادا دابنرێت بۆ ئاو مەبەستی ئەو وەکو ئێوە لایەنی پەیوەندی بڵێن ئاو پرۆژەکانی ئاو دەڵێت هاوڵاتیان ئەو کاتە دەردەکەوێت کە کێ کەم بەکارهێنێت زۆر بەکار ئەو بۆ تا ئێستا ئەوتان نەکردووە. سەبارەت بە پێوەری ئاو ئێمە هاوڵاتیان دڵنیاکەنەوە کە پێوەری ئاو گەشتوتە گەنجینەکانی بەڕێوەبەراتیای سلێمانی لە ماوەیەکی کووردا ئیشاڵا دەست ئەکرێ بەدانانی و ئیتر هەرچی هاوڵاتیەک بە پێی سەرفکردنی ئەو کاتە بە غەرامە دەبێت وەکو کارەباکە؟ بەڵێ بە پێی سەرفکردنی ئاوەکە بێت تا زۆر سەرفکەی ئاو زۆرترێ بۆیێتوانێت تا کەمی سەرفکەیت پڕی پارە و کەمترێ بۆیێتەوە. بەڵێ کەواتە سەبارەت بەو گەڕەکانی کە تا ئێستا زۆربەی پەیوەندیەکان لە سلێمانی بوون باس لەوە دەکەن کە بە شێوەیەکی باش پرۆژەی ئاویان بۆ نەکراوە. کاک غەریب لە سلێمانی دەڵێت لە کانیسپیکە 3 ڕۆژارێک 40 خولەک ئاو هەیە. هەروەها کاک جەلیل لە سلێمان دەڵێت لە گەڕەکی خەبات ئاو زۆر بە فیرۆ دەدرێت. ئێوە چیتان کردو بۆ ئەوانە و زۆر لە گەڕەکی تر دەوترێت. ئەمە کاک باقی لە سلێمانی دەڵێت لە شەهیدانی ئازادی 4 ڕۆژارێک سەعاتێک ئاو هەیە. ئێوە چیتان کردو بۆ ئەوانە بۆ ئەوەی ئەوانیش بێبەش نەبن لە پرۆژەی ئاو یاخود لە ئاو؟ ئەو گەڕەکە من دڵنیاتانە کەماوانێ ئێستا گەلێدی خەتبەن دابشکردنی ئاو لە سلێمانی لە چاو ساڵانی پێشوا زۆر باشتر بووە. ئەگەر هاوڵاتیان خۆچیان شایدی ئەو ڕاستیان ئێمە چەندین پرۆژەی گەورەمان کردووە لە ساڵی 2010 432 کیلۆمەتر بۆری بە گۆڕین و بەڕاکێشان بۆ گەڕەکەکان کراوە. گەیاندنی ئاو بۆ گەڕەکە تازەکانی قەرگا لەلایەن بەڕۆژ سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و 12/6ەوە کراوانە. ینی هێڵی پەرەپێدانی ئاوی دوکان سلێمانیمان هەیە لە 8,000 بۆ 12,000 متر سێجار لە ساعتێکە. وڵاتیان دڵنیاکەینەوانەیە. بەڵێ کاکەمان ببوورە دیارە زۆر لە بەشدار بوو ئێستا چاوەڕوان بۆی پەیوەندی بکەنەوانیش ئەگەر ئەم پرسیارم بە کورتی وەڵام دەیتەوە. ئێوە تۆ باس لەوە دەکەی کە لە ئێستادا پێوەەر هەیە لە گەنجینەکان بۆ ئەوەی بۆ ئاو دابڕێ بەڵام لە کۆندا ئەم پێوەرانە هەبوون عداد هەبوو بۆ گۆڕا و ئەمەی ئێستا کە دادەنێت چۆنە بە کورتی ئاماژەی پێ بدەیت؟ بەڕێز ئەمە پێوەرێکی تازە لەلایەن کۆمپانیایەکی ئیماڕاتیەوەیە بە شێوەی سیستەمی تازەیە و دڵنیای هاوڵاتیانەکەنەوانێ لە ماوەیەکی کووردا دای ئەنین و هاوڵاتیانیش بە پێی سەرفکردنی ئاوەکەی ئاویان بۆ کرێکیان بۆ یەتەوانێت. بە پێی ڕاگەیاندنی تۆ لە ئێستادا ئەمە کەی جێبەجێ دەکرێت ئەم پرۆژەیە؟ لە ماوەیەکی کووردا ئینشاڵڵا ئەکەوێتە باری جێبەجێکردنەوەیە. بەڵێ ئامانجەلال لێپسراوی ڕاگەیاندنی ئاوی سلێمانی سپاس بۆ پەیوەندەکە. بەڵازم ببورن دیارە ئەو پەیوەندیە ئێمە ویسمان گرنگی پێ بدەین بۆەوەی هەندێک کێشە و گرفتی بە فیرۆدانی ئاو ڕوومکەینەوە لای ئێوە. بەڵێ ئازان ناوبڕێکی کورت و بەرنامەکەی خۆتان بەردەوامە لەگەڵتان. دووبارە سڵاتە نەبێ ئازان بڵێ بەدەل لە دهۆ کەروەها ئاریان لە مەخموور سڵاتە نەبێ فەرموو کاک بەدەل. دەم باش کاک بەدەل. دەستپێکی دەخۆزێکش کەناڵەکە گەلێک سپاس. بەڵێ کاک بەدەل گوێمان لێتە فەرموو. سەبارەتە و خەڵکی هاتیان سۆڵکردن و زەحمەت دیتی. بەڵێ مدریا پرۆدە کەناڵەوەی بەبەدێکی تەوەرێکی خاص سەر خەڵکیان سۆڵکردی كانش لا حكومات هارين هنا قربوا كرن شكو جي عندك عندك برف شستي حافظة شو يعني هذا كان قد شهري قربوا كرني بكان قربوا كرني كيا كاك بدل بوبرة تينا جيش ما قدنت برس كي تويان شو أنا كتبوري ودنت بباشين يعني أو توريك باسط قد شو توريك وقربوا كرني كيا أو خلكي كتير شلاد أنفالا بله كسكري أنفال كراوكان ما بسته أنفال كراوكان بله الجير بس رجمة بحث بله كاك بدل بوبرة سباس بو بيشني عسكت أجا قصيك هبل السر توركا
ئەو پێشنیازت بە هەندووە دەگیری ئێمە دەکەین بە تەورێک لە بەرنامەیەکی خەڵک. بله وسوارت بابت وجه براستی هذا الشيء كما قلت يعني هذا که هر کی حواتی خوی يعني هذه كارد جلك ما نزختن وشاف دليل سر بكتن ولترجي حكومات بتبيع فلانك حبيتش برا بخير بقى تاخذ تعرف ده دو كبراسي آواره کس نشد نخوتن يعني آوه خود کرن و توضیح کرنا حق کاره بجی با عدالتی که زوره های یعنی مالک دیتن بسی بلوفاکو تشتاک بافیت های دفارک زور جوال گریتن نفسی گم با مالک دیتر گرک کشتن دفارک کمیتن یعنی بخواهدتن اش حکومت بلا عدالت ها بیتو داد شارواری. بله بله دچینە مەخمور با گوێمە لە تێبینی کاک ئاریان بێ فەرموو کاک ئاریان سڵاو لێبێ. ئێوارە باش کات شوان. ئێوارەت باش زۆر سپاس دەکەم. بەڵێ سەبارەت بە تەوەرەکەتان سەرڕێوانە لەسەر بەفیڕۆدانی ئاو کارەبا چی بکرێت بۆ ئەوەی ڕێگری بکرێت لە بەفیڕۆدانی ئاو کارەبا بڵێ. بەڵێ کاک شوان وەڵای ئێمە لە شارۆچکەی مەخمور ئاوەکەمان زۆر کەمە لەسەر ئەو کەمیەش ئاوەکە سوێرە ناخوێتەوە بەڵام لە هەمان کاتدا هەموو بەرپرسانی دایرەکانی مەخمور کە لە دەرەوەی مەخمورن یەکیانی ناو داخلی مەخمور نینە یەکیان ئاوی مەخمور ناخواتەوە هەموو ئاوی مقەتەر لەگە خۆی دێن دەخواتەوە باز بە کارەباش خاوەن کارەبا مۆریدە ئەهلیەکان تەوافقن لەگە بەرپرسانی بەڕێوەری کارەبا وەتەنیەکان بەڵێ لەمان کات دەکاک شوان ئەرێکوانە داگە باز لێ کارەبا بکەن لە شارۆچکەی مەخمور لەو کاتێک کە مۆریدەکان کارەبامان پێدەدەن هەمان کاتدا کارەبای وەتەنیمان پێدەدرێتن. نازانم ئێمە چی بکەین بۆ ئەوەی کە بەرپرسان بەڵێ کاکشوان لە قەزای مەخمور لە ساڵی 1930 قەزایە تخوا حەیب نییە بۆ بەرپرسانی کوردستان کە بەتەنکە لە ناو شارۆچکەی مەخمور ئابوجێڕن بۆ ماڵەکان. تا ئێستا هیچ هەنگاوێکیان نەناوە ئێوە هەوڵتان نەداوە ئێوە داواکارەکانتان بەرزکەنەوە بۆ لایەنی پەیوەندیدار بۆ شتێکتان بۆ بکەن. بەڵێ کاکشوان ئێمە لە گەڕەکی کوردستان گەڕەکی کوردستان هەموو کەسانی کە ئاویان نهاتوە بەتەنکەر ئاویان بۆ ناردوین چون سەردامان کردو سەردانی دایرەی ئاویانمان کردو هەر ئەڵێن بۆتان چارەسەر دەکەین بەڵام هیچ نییە چارەسەر نەکراوە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکە سپاس بۆ بەدەل لە دووە کەروەها ئاریان لە مەخمور سپاس دیارە کاک ئاریان مەبەستی هەندێک لە کەم و کوڕی یاخود ئەو کەمی پرۆژەکانی ئەو کارەبا باسی لێوە کرد لە شارۆچکەی مەخمور دەڵێت ئەو سوێرەوە کەمەوە بەرپرسان ئاوی کانزایی دەخۆنەوە دەڵێت خاوەن مۆریدە ئەهلیەکان گرێبەستیان خۆ ڕێکەوتنیان هەیە لەگەڵ بەرپرسەکان دیارە و گلەی و گازندەی خۆی بوو خستی ڕۆبەڵا دەچینە لای محەممەد لە کەرکوو کەروەها نارنجخان لە قەڵاتزیە سڵاوتان لێبێ فەرموو کاک محەممەد. ئێوارەت باش بە قوربان. ئێوارەت باش زۆر سپاس دەکەم. دەستخۆشیدان لێ یەکەم بەڕاستی تەورێکی گەرموگوڕە گەلێک سپاس. مش حەزەکەم لەسەر بابەتەکە قساکەم و هەر کەس لەسەر دەبەر و ناوچەی خۆی قساکەم منش ئەمە لەسەر کەرکووک قسە بکەم. ڕاستی شاری کەرکووک تۆڕی شاری کەرکووک ئاوی شاری کەرکووک زۆر تۆڕێکی کۆنا هین ساڵی پەنجاکانە هین مەنتقەی ئەمە کە من لە تەپە دانیشم شاری کەرکووک کە شارێکی گەورەیە لەگەڵ ئەوەشە شارێکیان هێناوە بۆ شاری کەرکووک یعنی گەڕانەوەی ئاوارەکان لەگەڵ گەڕانەوەی ئاوارەکانیش هەر بە هەمان تۆڕ ئاودا بەشەکەن یعنی کەموکورتیەکی زۆر هەیە لە تۆڕی ئاوی شاری کەرکووک هەلا باسی بۆڕەکانیان بکەن بۆڕەکانیان زۆر کۆنن جار وهەیە سییان و شتوات تێکەڵاوی بێ ئاوی پیس تێکەڵاوی بێ تام و بۆنی ئاوەکە تێکەدا. کاک محەممەد ئەگەر ناوی گەڕەکەکان بهێنی بۆی دیاری بکەین و تۆماری بکەین ئەگەر لایەنی پەیوەندیدار گوێ لێ بێن. بەڵێ ئەوەی من تۆم لێ بیستومە لە گەڕەکی ڕەحیماوە هەستم نخۆم دانیشتوی گەڕەکی دەپەم بەڵام لە گەڕەکی ڕەحیماوە زۆر دار بیستومە ئەڵێن ئاوی پیس تێکەڵاوی ئاوی پاک ئەبێ هەتا ماوەیەک ئاوەکە ئەڕشێنە ئەمجا ئاوەکە پاکە بێ بۆنێکی زۆر ڕاخۆشی لێ دێت بۆ خۆشم وەکو خەڵکی تەپا کە ناو محەممەد بەشدارە ئەمە خۆم بۆ شایەتی خۆم ئەڵێم ئەو ئاوی گەڕەکی ئێمە بۆڕێکان من زۆر کۆنە بە تایبەتی گەڕەکی ئێمە کە لە کۆڵانی مزگەوتی حەدیقەی ئومڕەبعین دانیشین زادەکانیان بۆمان پیر کرد کۆڵانەکان بۆمان پیر کرد بۆڕێکیان نەگۆڕی زۆر دەر ئاوی پیس ئەچێتە ناو تۆڕی ئاوی تازەمەن و هەروەها یعنی حکومەت هەرچەند حکومەت دەرپرسیارە لەوەیە کە شارێکی تێکەڵاوی شارەکەی ئێمە کردەوە بەڵام کە شارەکەی تێکەڵاو کرد بیری لەوە نەکردەوە کە ئەموم خەڵکی هێنا کە بیر بکاتەوە ئاویان بۆ دابین بکە و لەگەڵ ئەوەش خەڵکیش هەنێ دەربەرپرسیارە هەموو دار ئەڵێم ئەگەر بەحری ئاوی بەحری هادی بێنی بۆ خەڵک بیکەیتە بۆ ڕیو بیان دەیتێ خەڵکی بەڕاستی ئیسرافەکەن و ئاوەکە هەر ئەشێنن. بەڵێ کاک محەممەد سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ ئازن دیار لە سەرەتای بەرنامەکە ئاماژەمان پێکردێمە تەوەرەکەمان لەسەر بە فیڕۆدانی ئاو کارەبای بەڵام ئاماژەمان بۆش کرد کە هەندێک لە هاوڵاتیان لە هەندێک لە گەڕەک و ناوچەکانی هەرێمی کوردستان
تا ئێستا گلەی و گازندەیان یاخود کەم تەرخەمیەک هەیە لە بەرامبەر جێبەجێکردنی پرۆژەی ئاو کارەبا بۆیان وەک بینیمان لە مەخموور هەروەها کاک محەممەد لە کەرکک ئاماژەی بەو کەم تەرخەمی یاخود بەو کەم کوڕیانە کرد بەڵێ دەچینە لای نارنجخان لە قەڵازیە فەرموو نارنجخان. یارەت باش کاکشوان زۆر سپاس دەکەم یارەت باش. وڵات دیارە تەوەرەکەتان زۆر جوان دەستخۆش لێەکەم. زۆر سپاس دەکەم. من بۆ دوو لایەن ئەگەڕێنەوە کاکشوان. بەڵێ. ئێمە ئابینین ئەو ماڵەکەمە هەر ناوچەیەکی مەسئولی تیا بێ دیارە ئاو هەم بەهەدارە بە هەم کارەبای خەڵک بەهەدارە بە. بۆیە من بە چاوی خۆ بینم یەحنی هەر ماڵ و مەسئولەکان هەر ژوورێک و سبلیتێکی هەیە هەر ژوورێک و 4-5 گڵۆپی هەیە بە ڕۆژی ڕووناک ئەم گڵۆپانە ئەبینی هەڵکراونان ساون بۆیە ئێمە ئەو بەرژەوەندە بۆ حیزبەکان و بۆ مەسئولەکان ئەگەڕێنیەوە پێویستە لایەنی پەیوەندیدار و کەناڵەکان ئاگاداری ئەو وەحزە بن چونکە بە هەداردانی ئاو کارەبا کارێکی زۆر ناڕەوایە لەلایەن مەسئولەکانەوە پێویستە حکوومەت هەڵوەست وەربگرێ بۆ ئەوەی لێ پێچینەوەیان لێ بکات. زۆر سوپاس بۆ تەوەرەکەت. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت محەممەد لە کەرکک نارنج لە قەڵازیە سپاس بۆ پەیوەندیەکانتە بەڵای ئەزان پەیامنێری ما لە باشەری دهۆک چەند ژڤینێک ئاماژە کردیە بە هەڤرا تەماشا بکەین. دي ضرر يا هاي بس بقف وكيل بيجن عالم تشافيل هندينا بس عالم هيم بت يعني بس عالم هيم بتن عالم وكيل بيجن ياب اوفت ياب كاره بتن مثلا بيجا بقف الفيري حكمت مثلا في مشروع مصر بين دونالدن مشروع بين دونالدن دا افكار مثلا برفره بداخل كي بخو استفاده جبينه فيجا دا اینا قد كم بحث صرفيات كلا بكات قلوب فيجا بخلا ونويت كم قوات الصرفتيان او خو مفروض حكمت كهرباء زيادة اللي بكاتن از خب جن همه دوستاش ولی به هی اگر بین با عالم بخونایی نیستن خدا اکید سر دستگاه تراگهان نید کوید کو پتر بی برنامه پیشکش کن سر شاشا کو خلق به آگادار کن پتر مساعده تاوه داب کن هم یا سرکی آف کاره بشی هم دیساج دوید پاراستن هبید زیاده تر دا ترا همیاد او سر خدا ندوینی یعنی ایک دی گلک آب صرف کرد ایک دی کیم صرف کرد ایک دی بیشت گلنا ولاز دی چم طافای درس کنی طافات کی ندرس کرد یعنی پیوا دی آفای چیپ سر خلکی داید آخره باید شکی گلک طبیعیه خود بیش او سر حکمت می‌بینید یعنی حکمت شد من ذاك اللي جانا دار بخيت مراقبه كبيد يا بردام نه يا رجاك وهي بك وبشتينجا ما كخوله بيت يعني استفاده خلقك لنا كده بشكل عام بەڵێ بەرەزان دواوێزگەی ئەمجاری بەڕامی مایکی خەڵک تایبەتە بە سەرنجەکانی تۆری کۆمەڵایەتی فێسبوک وڵات چەند سەرنجێکمان بۆ هاتووە ڕۆنی ڕەکانی دەڵێت هەر کەسێک ئاستی ڕۆشنبیری بەرز بێت ناهێڵێت ئەو کارەبا بە فیرۆ بچێت بەڵام کەسانێک هەن گوێ بەو شتانە نادەنەوە بەلایەنەوە زۆر ئاسایی ئەو کارەبایە بە فیرۆ بچێت هەروەها تێبینێکی ترمان بۆ هاتووە چی حسێن دەڵێت وەک ڕۆژنامەنووسێک ئەگەر بێت و لە هەر ئەڵقەیەکا بتوان ڕۆژنامەنووسێک یان کەسێکی یان لایەنێکی پەیوەندیدار ئامادە بێ بۆی قسە لەسەر بابەتەکان بکاتەوە دەڵێت پێویستە هەموو حاڵاتێک دڵسۆزانە و خەمخۆرانە ئاوی خواردنەوە بەکار بهێنێت بە فیرۆ نەدات و بۆ شۆرینی ئۆتۆمبیل و بە فیرۆدانی کە زۆر جا دەبینین ئاوی ماڵان تا کۆتایی کۆڵانی گەڕەکەکە ڕژاوە هەروەها چەند تێبینێکی ترمان بۆ هاتووە وسام مزوری دەڵێت دەستان خۆش بێ بابەتێکی پێویستە و احتیمامی پێ بدرێت و دەستان خۆش بۆیە دووبارە سپاس دەکەین و هەروەها سادر بەستەستێنی دەڵێت دەستخۆشیتان لێ دەکەم سپاس دەکەین دەڵێت من پێم وایە ئەوەی پەیوەندی بە سەقافەتی خودی خۆمانەوە هەیە ئەوە پەیوەندی سەقافەتی خۆمانەوە هەیە و دەڵێت ئێمە فێر نەکراوین ڕێز دابنین بۆ ئەو شتانە کە بێ ئەوان ناتوانین بژین هەروەها ئیسماعیل شەقلاوەی دەڵێت گرنگترین شت ئەوەیە حکوومەت ڕێگا بدات بەم ئامێرە کارەبایانە کە کارەبا بۆ ئەوی کارەبا زۆر بێت هەروەها ئاکۆدارا دەڵێت بۆچی باسی ئاو کارەبا ناکەن لە شارشکەکان جاری وا هەیە بە 15 ڕۆژ ئاو نایەتەوە هەروەها هێمن کوردی دەڵێت داوا دەکەم چیتر کێشەی ئاو کارەبان نەمێنێ لە وڵاتە بەڕاستی من لەوەتەی بە بیرم دێ لە مناڵیوە کێشەی سەرەکی کوردستان ئاو کارەبایە پێشم وا بێ جارێ ناکرێ ئەگەر خەڵک و حکوومەت پێکەوە هاوکار نەبن بەڵام ئازان ئەگەر بە پەلە چەند تێبینی و سەرنجەکانی بەشداربان بخوێنینەوە دیار ڕەوەندە سلێمانی دەڵێت ئێمە ئاو کارەبا بە فیرۆ دەدەین و گەڕەکە هەژارەکانیش بە شێوەیەکی باش ئاو کارەبا بۆیان دابین نەکراوە دەشتی لە هەولێر دەڵێت بە فیرۆنەدانی ئاو کارەبا
فەریزەیەکی بەفیڕۆنەدانی دەڵێت فەریزەیەکی ئاینی هەروەها سەربەست لە سلێمانی دەڵێت لای مزگەوتی ڕەحمان لە کانی کووردا کێشەی ئاو زۆر هەیە و ئاو بەفیڕۆ دەدرێت هەروەها غەریب لە سلێمانی دەڵێت لە کانی سپیکە 3 ڕۆژ جارێک 40 خولەک ئاو هەیە هێمن لە سلێمانی دەڵێت حکوومەت دڵسۆزی میلەتەکەی نییە باقی لە سلێمانی دەڵێت لە شەیدانی ئازادی 4 ڕۆژ جارێک سەعاتێک ئاو هەیە جەلیل لە سلێمانی دەڵێت لە گەڕەکی خەبات ئاو بەفیڕۆ دەدرێت هەروەها بەهار لە سۆران دەڵێت داوا دەکەم لە حکوومەت هێم هاوڵاتی هۆکارە و هاوڵاتیان کەم تەرخەمن نەک حکوومەت هەروەها پشتیوان لە سلێمانی دەڵێت نیشتیمانی هەمومانە با گرنگی بە ئاو کارەبا بدەین هەروەها سلێمانی لە سەلام لە سلێمانی دەڵێت ئەگەر عەددا دابرێت بۆ ئەوە هاوڵاتیان کەم بەکاری دەهێنن ڕێبینگ لە هەولێر دەڵێت لە دارەتوی نوێ لەو گەڕەکە دەڵێت کێشەی ئاوی زۆر هەروەها کاوە لە کۆیە دەڵێت ئاو هەیە بەڵام بێپلانیە مەبەستی لە دابشکردنی پرۆژەکانی ئەو ئاوڕۆی هەروەها ئەحمەد لە سلێمانی دەڵێت موچەی هێزەکانی ناوخۆ دیارە پێشنیازێکی هەبوو ئازاد لە سلێمانی دەڵێت مەسئولە کوردەکان کەسیان کێشەی ئاو کارەبایان نییە بۆیە گرنگی نادەن بە فیرۆدانی ئاو کارەبا ئامانجەلال دیارە لێپسای ڕاگەنی ئاوی سلێمانی بوو پەیوەندی کرد ئاماژەی بۆ کرد کە لە بەم نزیکانە پرۆژەی ئاو جێبەجێ کراواتە عەددا دەڕێت بۆ ئاوەکان و لێپرسینەوە لەو کەسانە دەکرێت و غەرامەت دەکرێن ئەو کەسانی کە ئاوی زۆر بە فیرۆ دەدەن هەروەها ئاماژەی بۆ کرد کە ئەوان بە شێوەیەکی باش هۆشیاریان کردووەوە هەندێک لافیتە و بڵاوکراویان ئامادە کردووە هەندێک ڕکلامیان ئامادە کردو بۆ کەناڵەکان بۆ ئەوەی ئەو هۆشیاری بڵاو بکەنەوە کە چیتر هاوڵاتیان ئەو بە فیرۆ نەدەن هەروەها بەدەل لە دهۆک دەڵێت ئەگەر هاوڵاتی خۆی چاودێری ئەو کارەبا بکات ئەوە کێشەکان چارەسەر دەبن هەروەها ئاریان لە مەخموور دەڵێت لە شارۆچکەی مەخموور ئەو سوێرە و کەمە و بەرپرسان ئاوی کانزایی دەخۆنەوە و خاوەن مۆلیدەکان دەڵێت ڕێکەوتنیان هەیە لەگەڵ بەرپرسەکان و بەرپرسەکان مەبەستی گەڕەکی کوردستانە دەڵ لە گەڕەکی کوردستان محەممەد لە کەرکک دەڵێت لە ڕەحیماوە تۆڕی ئاوی کەرکک زۆر کەونە و دەڵێت هی پەنجاکان هەروەها دوا پەیوەندیمان کە نارنجخان بوو لە قەڵازیە دەڵێت پێویستە حکوومەت لێپرسینەوە بکات لەو کەسانی کە ئەو کارەبا بە فیرۆ دەدەن بەڵێزان هیوادارم توانی بێتمان هەندێک ڕاو بۆچوونی جیاواز بخێنە ڕوو لە ئەڵلقەی ئەمجارەی بەنامی ماکی خەڵکدارت بە پێی تێبینەکانی تری فەیسبوک چی حسێن هەندێک تێبینی تری هەبوو دەڵێت هەروەها کارەبا پێویستە هەمومان لە کاتی پێویستدا بەکاری بهێنن و دەڵێت کاتێک پێویستمان نەبوو بیکوژێنینەوە چووکە نەکوژانەوەی گڵۆپێک ماڵێکی دیکە ڕووناک دەکەینەوە پێویستە فەرمانگەکانی حکوومەت بەرنامە و پلانیان هەبێت بە مەبەستی باشتر دابینکردنی پێویستی هاوڵاتیان لە بواری ئاو کارەبا هەروەها چەند تێبینێکی ترمان بۆ هاتوو دیارە ئەوەی کە باسی لێوە دەکرێت لە ئێستادا هاوڵاتیان بە شێوەیەکی باش ئاو کارەبا بەکار ناهێنن لە ئاوە زۆرجار هاوڵاتیان لە سەرنجەکانیان باسی لێوە دەکەن دەڵێت شەوان کە ئاو دێتەوە زۆر بە خراپی بەکاری دێن ئەمەوا دەکات کە لە هەندێک گەڕەکی تر ئەو هاوڵاتیانە بێبەش بن لە پرۆژەی ئاو هەروەها لە کارەباشە دەوتێت وەک هاوڵاتیەک بەشداربوویەک پەیوەندی کرد دەڵێت هەندێک جار هەندێک ماڵان لە ڕۆژیشە گڵۆب داگرسێن دیارە ئەمە زیانێک دەگەێنێت بە پرۆژەی کارەبا وا دەکات بەشێک لە هاوڵاتیان لە گەڕەکەەکانی تر لە هەر شارێکی کوردستان ئەوان بێبەش بن لە ئەم پرۆژەیە هیوادارم توانی بێتمان هەموو ڕاکان کۆ بکەینەوە و هۆشیاری بگەینین بە هاوڵاتیان کە چیتر ئەو دوو پرۆژەیە خود ئەو دوو سامانە گشتیە بە شێوەیەکی باش بەکاربێنێ سبێنێ هاوکارم هاکارنێری لەگەڵتان دەبێت بۆ تەوەرێکی تری بەرنامی مایکی خەڵک هەرشاد و سەرفەرز بن.